لە قەزای خانەقین هەڵمەتێکی فراوانی پێدانی ڤاکسینی کۆرۆنا بە هاوڵاتیان دەستی پێکردووە و لە ئێستاشدا جیالەوەی لە 4 بنکەی تەندروستی و نەخۆشخانەی خانەقین هاوڵاتیان دەتوانن ڤاکسینەکە وەربگرن. هاوکاتیش ژمارەیەک تیمی گەڕۆک پێکهێنراوە بۆ ئەوەی لە گەڕەکەکان ڤاکسین بدەنە هاوڵاتیان. توانین بڵێن ژمارەی هاوڵاتیانی ئەوانەی لە نەخۆشخانەکەی ئێمە ئەم ڤاکسینیانە وەرگرتووە 7500 هاوڵاتیە لە جووری ڤایزەر و 800 هاوڵاتیش لە جووری ئەوە سینۆفارم. هەمووی خانەقین حتا ئێستا 32,000 نەفەر ڤاکسینی وەرگرتووە. ئێمە خۆتان نەزانن جێگای لقاحەتەکەمان کراوەیە لە سعات 8 بەیانیەوە حتا 8 شەوە. زۆر تیم هەیە ئەڕوا بۆ مۆڵەکان، تیم هەیە ئەڕوا بۆ با بڵێن قوتابخانەکان. چۆن بڵێ حەزەکەین تیم بکەین و حتا لەناو بازار و لە مزگەوت و حتا ئەتوانین ئێمە زۆرترین هاوڵاتی ئەم ڤاکسینە وەربگرێ. لای خۆشیانەوە و هاوڵاتیانەی کە بەشداری پرۆسەکەیان کردووە داواکارن لە هاوڵاتیان و دانیشتوانی قەزای خانەقین بەشداری بکەن لە وەرگرتنی ڤاکسینەکە. داوا لە هاوڵاتیان شار خانەقین کەم کارەی خاتر سەلامەتی خۆمان ئەرەی خاتر شارەکەمان ئەو دەرزی کۆرۆنا بدەن لە خۆیان لەبەر ئەوەی ئەگەر تماشا بکەیت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر فەیسبوک هەر ڕۆژ و کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەیمنە و عەزیزێک لە دەستمان چییە؟ هەر کامنیان بگەر لەو ڕوژە و تاکو ئیسەی کۆرۆنا هاتیە خاسترین کەسەی لە دەستمان چینە. داواکەم ئەرەی خاترەوەی نوای ئەی نەخۆشیە بگریمن وە گیش خانەقینیەکان و بچن ئەو دەرزیە بیان لە خۆیان. ئەی لقاحە فرە خاصە این لقاح نەخۆشی کەمەکەت گشت عالم استعمالی کردی گشت عالم داسی ئیسە من خۆم دامەسی الحمدلله شکر خۆم ماڵم دایمەسی هیچ تعارضی لێ عالم بەحثکەن و عالم ترسن بالعکس ئەی لقاح نەخۆشیە کەمەکەت داواکارم لە خەڵک خانەقین ئینشاءالله بانەی لقاح بێن تا وەزعش لە خانەقین ئەی نەخۆشیە کەمە بود و بە پێی ئامارێکی نەخۆشخانەی گشتی خانەقین کە بە کورسات نیوز دراوە تا ئێستا لە سنووری قەزای خانەقین و ناحیەکانی دەوروبەری زیاتر لە 32,800 ڤاکسینیان بە هاوڵاتیان داوە. لە ئێستاشدا لە بەشێک لە فەرمانگەکان مامەڵەی هاوڵاتیان ڕایی ناکرێت تا پسوولەی وەرگرتنی ڤاکسینەکەیان پێنەبێت. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.